ئەو کەسەی بە چەقۆیەک ئۆتۆمبیلی هاوڵاتیانی داغان کرد دەستگیر کرا. بەیانی ئەمڕۆ لە یەکەم ڕۆژی جەژندا گرتە ڤیدیۆیەک بڵاو بۆ لە تۆڕە کۆمەڵایەتیەکان کە تیایدا دەردەکەوێت لە یەکێک لە گەڕەکانی هەولێر کەسێک چەقۆیەکی بەدەستەوەیە و دەگاتە هەر ئۆتۆمبیلێک لەم سەر بۆ ئەو سەر شوختێکی تێدەکات. مقەدەم ئەردەڵان وتەبێژی ئاسایشی هەولێر بەێمەی وت لە ماوەیەکی کەمدا توانیویانە ئەو کەسە دەستگیر بکەن کە دانیشتووی هەولێرە و کوردیشە. سەبارەت بە هۆکار و پاڵنەری ڕووداوەکە مقەدەم ئەردەڵان وتی کە تازە کەسەکە دەستگیر کراوە لەژێر لێکۆڵینەوەدایە، ئەگەر لێکۆڵینەوەکان تەواو بوون حتمەن هۆکارەکەشی ئاشکرا دەکەن. لەبارەی قەرەبووی هاوڵاتیانیش واتە و هاوڵاتیانی کە ئۆتۆمبیلەکانیان زیانیان بەرکەوتووە مقەدەم ئەردەڵان وتی بە دڵنیاییەوە سکاڵای خۆیان تۆمارەگەن دواتر دادگا بڕیارەدا چۆن قەرەبوو دەکرێنەوە. جا پێشتریش لە هەولێر چەند حاڵەتێکی لەو شێوەیە هەبووە، هەموو ئەو کەسانەی کە ئەو کەتنانەیان کردووە گیراون و بە سزای خۆیان گەیشتون. وردەکاری ئەم هەواڵە و هەموو هەواڵەکانی کوردستان و ناوچەکە لە ماڵپەڕی 964 بخوێنەوە.